هەموو مانگێ بەبێ کەم و کوڕی ئەزراقم وەرگرتووە موچەم وەرگرتووە من پووری سێم ناڵی بێت دایک و باوک دایکیانەیە و نە باوکیانەیە براسای منن زۆر باشە و موچەی وەرێگرم ئەگەر بەش هەموو پێداویستیەکان نەکا بەش نیوەی ئەکات خەرجیەکەم بۆیان زۆر بەباشی ئەم ڕێکخراوی هاواری خێرخوازێت تا چەند بەدەمتانەوە زۆر بەباشی زۆر وەڵات جل و بەرگمان ئەیێنێ معاشمان ئەیێنێ زۆر بەباشی هەموو کاتێکە موچەکان حازرە بێت تەلەفۆنمان بۆکەن ئێمە وەریەگرین زۆر بەدەمانەوە هیوادارین زۆر خەڵکی دەوڵەمەند و ئەوەی کە هەیەی هاوکاری ئەمان کا بوان ئەوان هاوکاری ئێمە بکەن زۆر بەباشی ئەوان هاوکاریەکان ئەگەیەنن زۆر بەباشی تەلەفۆنمان بۆکەن لە کاتی خۆیان لە جەژنە خواردنمان ئەیێنێ جل و بەرگمان ئەیێنێ معاشمان ئەیێنێ زۆر باشە بۆ ئێمە